شەقامی ئەڕباد شەقامە ناودار و هونەریەکەی رووسیا و جیهان دەکەوێتە مۆسکۆی پایتەختی رووسیا. لەو شەقامە بەدەیان هونەرمەندی بەناوبانگی جیهانی لە بواری وێنەکێشان و مۆسیقا و جۆرەکانی دیکەی هونەر کار دەکەن. خەڵک بە تایبەتی دێن بۆ ئەڕباد بۆ ئەوەی وێنەکێشە ناودارەکان وێنەیان بکێشن و گوێیان لە مۆسیقای ئەفسوناوی کلاسیکی و مۆدێرن بێت. ئێرە جێگەیەکی زۆر خۆشە، ئازادترین شەقامە لە رووسیا. هونەر و نیگارکێشان لەگەڵ خۆیدا ئازادی دێنێت، چونکە نابێت داهاتوو ببێتە وەسفکردن لە ژێر چاودێری شتێکدا. لە ژێر چاودێری بەرپرسێکیان دابوونەری تێکدا. ئێمە لێرە بە ئازادی نیگار دەکێشین. خەڵکی لە جیهاندا ناوبانگی ئەو شەقامەیان بیستووە لە سیبێریا و ئاسیا و زۆربەی جیهانەوە دێن و لێرە پیاسە دەکەن. شەقامی ئەڕباد زیاتر لە 200 ساڵە ئەو تایبەتمەندەی وەرگرتووە کە وەکو شەقامێکی ناوازە دەرکەوتووە. هەر کەسێک لە دەرەوە یاخود لە ناوخۆی رووسیا سەردانی مۆسکۆ بکات ئەوە بەبێ پیاسەیەکی شەقامی ئەڕباد ڕەنگە نەگەڕێتەوە. شەقامی ئەڕباد لە مۆسکۆ لە دوای مەیدانی سوور بە دووەم شوێن هەژمار دەکرێت لە ڕووی ژمارەی ئەو سەردانی کەرانەی بۆ کاری جۆراوجۆر و کات بەسەربردن ڕووی تێدەکەن. ئێرە زۆر خۆشە، ماوەیەکی زۆرە هاتوچۆی ئێرە دەکەم. ئەگەر بەدەست من بواە لێرە دەژیان، ماڵی خۆم دەهێنایە مۆسکۆ. زیاتر لە 5 ساڵە لێرە ئیش دەکەم، وەک هەر جێگەیەکی دیکە خۆشی و ناخۆشی خۆی هەیە. لێرە خەڵکی بیانی زۆری لێیە، بەڵام کڕیاری باش نین، چونکە ئەوان داواکاری زۆریان لەسەر کتێبی رووسی نییە. من لە ئەرباد لە دایک بووم و هەر لەوێش دەژیم. ئەوانەی لە شەقامی ئەڕباد کار دەکەن تەنها خەڵکی رووسیانین، بەڵکو لە وڵاتانی دیکەی جیهانەوە خەڵک دێن لەوێ کاری هونەری و نمایشکاری جۆراوجۆر دەکەن. درێژی شەقامی ئەڕباد 1200 مەترە. بە درێژایی ئەو شەقامە هاتوچۆی ئۆتۆمبیل تێیدا قەدەغە کراوە. هاتوچۆ تەنها بە پیادە ڕێگەی پێدەدرێت. من زۆر جار گەشت دەکەم، بەڵام یەکەم جارمە دێم بۆ ئێرە. ئێرە زۆر خۆشە، زۆرم بەدڵە. لە ساڵی 1970ەوە من لێرە نیگار دەکێشم. خەڵک کەم بوونەتەوە، بەڵام هەر ئێرە خۆشە. ئەو کاتەی گۆرباچۆف سەرۆک بوو ڕۆناڵد ڕیگنی هێنا و ئێرەی پێشاندا کە ئازادیمان هەیە و هونەرمەندەکانمان کاری خۆیان دەکەن. شەقامی ئەڕباد جگەلەوەی پێگەیەکی هونەریە، شوێنەوارێکی مێژوویشە. چەندین شوێنەوار و مۆزەخانە لەو شەقامەدا هەن. هەروەها ماڵی هۆزانوان و نووسەری ناوداری رووسی ئەلێکساندەر پوشکین لەو شەقامە بووە. ئێستاش ماڵەکەی ماوە، لە بەرامبەر ماڵەکەیدا پەیکەرێک بۆ خۆی و ژنەکەی دروستکراوە. قەرەباڵغی ئەو شەقامە تا ڕادەیەک پەیوەستە بە کەش و هەواوە. ئەو وەرزانەی کەش و هەوا ساردا ئەو شەقامە بە قەرەباڵغی نابینرێت، بەڵام لە وەرزی بەهار و هاویندا بە تایبەت دانی ئەواران ئەڕباد جمەی دێ لە قەرەباڵغی سەردانی کەرانی. خالید حوسێن، ڕووداو.